لە بەرنامەی ڕۆژانەی ڕەمەزان تەوەری دووەمی بابەتەکانی ئەمڕۆمان تایبەت دەبێت هەر بە 8 مارس لەگەڵ خاتونێک کە چالەکوانی بواری ئافرەتانە کە ئەویش مامۆستا سروە فازڵە. سروەخان زۆر بەخێر بێ، 8 مارست پیرۆز بێ. پیرۆز لە هەمووان دەست لەم ڕۆژەوە دەتەوێت چی بە ئافرەتان و خاتونانی هەموو جیهان و لە نێویشان کوردستان و عێراق بڵێ. پێشەکی بەناو خوای گەورە میهرەبانەوە ڕەمەزان پیرۆز بێ لە هەموو بینێران لە هەموو کەسێک کە جۆبیستمان لە ئێستا بە هیوایك ئەوەی سەلامەتی بۆ هەموو کەسێک بۆ هەموو وڵاتەکەمان و بۆ شاری کەرکووک بە تایبەتی. ئیمڕۆ ڕۆژی 8 مارسە یادی ژنانە لێرانەوە پیرۆزبایی هەموو ژنێکەکەم لە عێراق بەتایب و لە شاری کەرکووکی خۆشەویست بە تایبەتی لێرانەوە سەری ڕێز و نوازش بۆ دایکی شەهیدان، بۆ خوشکی شەهید، بۆ خێزانی شەهید کە ئەوان خۆیان کردە گیانفیدای بۆ ئەم شارە و بۆ ئەم وڵاتە کە ئێمە بە ئازادی و بەسەربەزی بچین. سروەخان ئەمێ باسی ژنم بۆ بکەی، باسی 8 مارسم بۆ بکەی، ئەم ڕۆژە چۆن بوو، چۆن بڕیاردرا کە ئەیتر هەموو ساڵێک لە 8 مارسا یادی ژنان بکرێتەوە، ڕۆژێک دیاری بکرێت کە ئەمڕۆ ڕۆژی ژنانە، پێویستە ژنان لەم ڕۆژەدا چی بکەن، پێویستە چی بۆ ژنان بکرێت لەم ڕۆژەدا؟ ئایا پێویستە تەنها یەک ڕۆژێک بۆ ژن دیاری بکرێت و تێیدا باس لە مافەکانی ژنان بکرێت؟ پێویستە بە بەردەوامی پشتگیری لە ژنان بکرێت. ڕۆژی 8 مارس لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە ژنان داوای مەفی خۆیان کرد لە کارگەکە و دوجار مستعد بوون و توانێت ئەویان تیا بوو کە ژیانیان لە دەست بدەن هەتا ژنانی دوای ئەوان غەدریان لێ نەکرێ و مافەکانیان نەخورێت. ژنان نیوەی کۆمەڵ و دایک نیوەکەی ترێتی، ژنان مؤسسی هەموو کۆمەڵگایە، چونکە هەر ژنە مناڵ پەروەرداکە، هەر ژنە وەزیفا بە بەڕێوە، هەر ژنە ئەتوانێ ئاسوودەی ببەخشێتە خێزانەکەی و دوجارش ئەو خێزانە بچووکە خێزانی گەوری لە دروستە بێت، دوجارش وڵات بە هەند چەندێ خێزان دروستە بێت و ئەم جارە ئەگەر ژن بێت ئارامی ببەخشێ وڵاتەکەش ئارامە بێتەوە. ژنی ڕۆشنبیرمان ڕۆشنبیری بۆ ژنان زۆر زۆر پێویستە کە ئێمە پێشڕەویان بین و لێرانەوەش ئێمە کە وەکو دادەهێرۆمان هەیە کە پێشڕەوێکی زۆر زۆر باش بوو بۆ ئێمە کە ڕەمز و سمبولی خەباتە لە پێشنان. ئەگەر ژنش نەبووە ئێمە بە ئازادی ناژین و ئیسە بە سەربەرزی ناژین، چونکە ژن شان بەشان هاوسەرەکەی و کوڕەکەی و خێزانەکەی لە شاخ بوو، لەویانە وەکو دایکێ مناڵی پەروەردا کرد چەکشی لەشان بوو. ئەگەر بێت و ژن خواردنی ئامادە نەکردای بۆ پێشمەرگەش نێتوانی ئەم ئازادی کە ئیمڕۆ تیلی ئەژین و حەساوینێتەوە بهێنێتە دەست. مامۆستا باسمان لە مێژووی 8 مارس کرد، هەمووان دەزانین مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 ئەو کات لە نیویۆرک لە ئەمریکا، ئەو کاتەی لە کارگەیەکدا ئافرەتان ئیشان دەکرد و لۆرێکی زۆریان لەسەر بوو و زۆرێک لە ئافرەتان ماندوو دەبوون، چەندین سەعات وابزانم سەروی 15 سەعات کاریان دەکرد. ئەمە بووە هەوێنی ئەوەی کە شۆڕشێکی گەورەی ئافرەتان ژنان دروست بێت کە زیاتر لە 15,000 ئافرەت ڕشانە سێر شەقامەکان و داوای مافی خۆیان کرد بەهۆی ئەم نادات پەروەریە، ئەم نادادیە لە کارکردندا هەبوو. ئێستا دوای ئەوەنە ساڵ، دوای زیاتر لە سەدەیەک هەست دەکەن مافەکانی ئافرەتان و ژنان بەدی هاتوون، ئەو نادات پەروەری ڕابردوو گۆڕاوە ئێستا هاوسەنگیەکەیە؟ بەڵێ وەکو بەڕێزمام جەلال فەرموویەتی ماف نادرێت ئەبێ بە دوای بکەوێتی و وەری بگریتەوە. ئێمەی ژنان جارژوا هەیە تاوانەکە لە خۆمانە کە مافەکانمان ئەخورێت و جینۆسایت ئەکرین. ژنان زۆر پێشکەوتونە، بۆ نمونە جاران ژن نەیەتوانی لە مارکێتێ ئیشکات، کاتێکی بۆ دیاری کراو بوو، بەڵام ئێستا لەخوا بە زیاد بێ کە کۆمەڵگا وشیار بۆتەوە کە وشیار بۆتەوە کچ و کوڕ فەرقی نییە. ئەوەنە جاران کە کەسێک کچێکی لە دایکە زۆر پێی ناخۆش بوو و لە سەردەمی ئیسلامی هەر ناشت و بیان بۆ لەبەر ئەوەی کە ئەیویست ئەیود ئەمە فەلاحەتیم لەگەڵەکە، کچەکە ناتوانێت فەلاحەتیم لەگەڵ بکە، کچەکە ئەتوانێت کوڕەکە پارەم بۆ پێیاکە، کچەکە لێمە بێتە بەڵا. بەڵام ئێستا ئەوە نەماوە. ئەگەر ئێوە بەرچاو ڕوونیەکەی بەڵە ئەو نەریتە نەماوە، کچ و کوڕۆکوێکی لێ هاتووە هەموو وەک یەک دەرەچنە دەرەوە بگرە. ئەگەر لە سایکلۆجیایی مێشکش یعنی ورد بینەوە، ژن مێشکی تەرکیزترە وەک لە پیاو. ئەگەر بێت و وەزیفەیەکە دێتە دەست ژنێکەوە زیاتر بۆت ئەباتە ڕێوە، زیاتر دەقیقە، زیاتر
ئەوەیە کە بیباتە ڕێ و ژنش سێ کار چوار کاری پێ ئەکرێ لە یەک کاتێکە ئەوەیە حقیقەتێکە نابێ ئینکارکرێ بۆ دومونە لە موبایلەکەی قساکە خواردنەکەش لەسەر ئاگرە غەسالەکەشی ئیشەکە سێری مناڵەکە بەڵام پیا و بەس لە موبایلەکە قسە بکە ئەڵێ دەتخواوز بن من تەرکیزم نەماوە ئەمە ناگەڕێتە ئەوی کە پیا و خوانەکەران زەعیفەیان ئەوەیە من وەکو دەروون ناسێکە معلوماتم هەیە مێشکی ژن خەلایەکانی جیایە لەگەڵ پیاوە ئەگەر بگرێتش ئێمە کە کەسێکمان حامیلا بێت یان ڕۆن سۆنەری بۆکەن ئەڵێن مناڵەکە ڕەگەزەکەی دیار نییە ئەگە کوڕە زوو دیارە بەڵام ئەگە کچە دیار نیە بۆ لەبەرەوەی ژن یعنی کچ لە ناو زگی دایکە درەنگتر تەکوینە بێ بۆ تەرکیزترە لەبەرەوەی ئەم حەوزی جیایە مێشکی جیایە تەرکیزی جیایە ژن زیاتر تەرکیزەکە و زیاتر کە تەرکیزەکە لە ئیشەکانی کە بەرەو باشتری بە پیاو لەوەی پێی بڵێ ئەم شتت غەڵەت احتیادی وەرگێت چونکە ژن لە کۆمەڵگای ئێمە هەروتیانە زەعیفەیە ئەشکێتەوە هەوڵەدا بە ینی زووترین کات و باشترین ئیش بکە هەتا نەقدی لێ نەگرێ ڕەخری لێ نەگیرێ هەتا نەشکێتەوە لە ناخەوە بەر لە تۆش مامۆستایەکی ئاینی لێرە میوانی ئێمە بوو باسمان لە مافەکانی ژن و پیاو دەکرد لەسەر یەکتر باسی لەوەش کرد ڕجال قەوامون عەلە النیساء باسمان لەوە کرد ئەمە زیاتر لە ڕووە جەستەیەکەیە پێم وا بێت تۆ وەکوی پیشەکەی خۆتاڵی لە ڕووی تەرکیزەوە من بە بەڵگەی زیندوو ئەڵێم تەرکیزی پیاوان ئافرەتان لە پیاوان باشترە و لە شۆفێریکردن شاوا بزانم وایە ئەڵێن ئافرەتان کاتێ شۆفێریەکەن لە حادیسەکەم بەوریاییەوە شۆفێریەکان ئاکۆ هەمیشە کارەساتی گەورەشە نەنەوە ئاوە جاروبەر ئەیکاسترووە خانوایە هیچ کاتێک ینی تۆ کە لە شۆفێریەکەی لەسەر جادە تۆ موڵکی خۆت نیتا تۆ موڵکی ئەو جادەی بۆ هەموو شتێک ممکنە ینی چ لە پیاو بێت لە ئافرەت بێ شۆفێریکردن و بزانام ئاساییە سروەخان باسی تەرکیزت کرد باسی ئەوەت کرد کە ئافرەتان زیاتر لە پیاوان بە تەرکیزترن زیاتر لە پیاوان کار دەکەم من ئەمێ باسی کارکردنم بۆ بکەی لە لایەنە سیاسیەکەیەوە بە هەمان شێوە ئێمە لە کۆندا باسی دادەهێرۆمان کرد شانبەشانی سەرۆک مام جەلال و برا پێشمەرگەکاندا لە شاخ بووە لە ئێستادا نمونەیەکی زیندووە بەڵێ لە ئێستادا کۆمەڵێک ژنمان هەیە لە حزبەکانە لە کارتە حکوومیەکاندا کار دەکەن شانبەشانی پیاوان کار دەکەن و ماڵ و مناڵیش پەروەردە دەکەن مامۆستایەکمان هەیە ژنە بەڵام ماڵ و مناڵیش پەروەردە دەکات ئەمانە هەمووی نمونەی زیندوون ئایا ژنان ئەو مافە سەرەتاییانەی خۆیانیان پێدراوە کە بتوانن لە دەرەوە بە هەمان شێوەی پیاوان بە شێوەیەکی گشتی کار بکەن وەک باسمان کرد مافی تەواو سەتاسەد هەر نەدراوە بەڵام هەوڵدان بەردەوامە و بەدەستهێنانی مافەکانش بەردەوامە بەڵێ ئێمە ژنانێکمان هەیە لە پلەی وەزیفی حزبیش ئیشەکەن و زۆرش بە جوانی ئیشەکەن و پلانی جوانیان هەیە حزبەکەشیان پێشخستووە لەگەڵ ئەوەشە ماڵ و مناڵشە بنەڕێوە ژنشمان هەیە وەزیرە ژنمان هەیە پلەی حزبی دراوە پێی و دوجار کە پەروەردەی حزبیەکی جوان کراوە پلەیەکی وەزیفی حکومی پۆستێکی حکومی دراوە پێی هەتاکم بتوانێت بزانێت کە ئەم حزبە چەند بە زەحمەت دامەزراوە کە لە شاخەوە هاتۆ لە خان و قوڕەکانەوە دەستمان پێ کردووە هەروە بە ئاسانی دانەمەزراوە بە هەزارەها شەهیدمانداوە جۆگای خوێنمانداوە ئێمە کوڕی گەنجمانداوە ژنشمان هەبووە شەهید بووە ژنشمان هەبووە سجن بوو زندانی سیاسی بووە ئەوەندە بە غیرەت بووە ئەمەنە تەعزیبیان داوە یعنی بەراودی کەی بە کەسانی تر اعترافی نەکردو لەسەر هاوڕەکانی ئەم ڕێخستنەی کە دەستی پێکرد لێکێتی نیشتیمانی کوردستان ئەگە ژنی تێنە بواە سەر ناکەوت ژنما هەبووە باسم کردووە دواندومە ئەڵێ لەناو قونداغی مناڵەکە من ئەوم شاردوێتەوە مەکتوبی پێشمەرگەم شاردوێتەوە لە ناو عباکەم و چەکم پارچە پارچە کردمێتە ناو مەنزەڵی ئاشەوە لەم گەڕەکەەوە بۆ ئەو گەڕک بردوومە ئەگەر بێت و ئەم ژنانە یارمەتی پیاویان نەدایە لە زۆکە و لە مێژوەکی کۆنەوە ژن یارمەتی پیاوەدە بە تایبەتی لە حزبەکەی خۆمان حزبیەکێتی نیشتیمانی کوردستان کە بە بەردەوامی دەست پێشخەرە لە مافی ژنان و ژنان دێنێتە پێشەوە و ئەو تێی بەڕێز مام جەلال بوو ڕەوانشاد ڕوحی شاد بێت کە ژن ئەبێت لە پێشەوەی حزبەکە بێت و بەشدارش بێت لە وەزیفەکانی حکوومەت و لە وەزیفەکان و پۆستە حزبەکان زۆر باشە سروەخان دەربارەی ئافرەت و ژنان قسەی زۆر دەکرێت بەڵام شیرین عیبادی کە یەکێکە لە براوەکانی خەڵاتی نۆبڵ باس لەوە دەکات هەر کۆمەلگایەک ڕێز لە ئافرەت بگرێت ئەوە ڕێز لە ئاشتی و پێکەوە ژیان دەگرێت تا چەند کۆمەلگای ئێمە کۆمەلگای کوردی
بە چاوی ڕێزەوە دەڕوانێتە ئافرەتان و لە تواناکان و لە بەهرەکانیان. کۆمەلگای ئێمە لەخوا بە زیاد بێ لە کۆمەلگە پێشکەوتەکانە بە تایبەتی وەکو باسمان کرد حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووکش ئێستا زۆر پێشکەوتۆ لە چاو 2023 ئەگە بەراوردیکەی لێرانەوە ئەڕۆینە دووبارە ڕۆینە باری دەرونیەکەیەوە ژن بە سەبرا وەکو پیاونی ئەگەر بدینی یعنی ژن مناڵ بەخێوە کات کۆمەڵێ مەسئولیاتی لە ملە و وەزیفەشی لە ملە هەڵناچێ بەڵام پیاوە ڕەنگە بە شتێ بچووک هەڵ بچێ ئەگەر بێت و ژن بکەنە نوێنەری چۆنەڵەن ئاشتی زیاتر مافەکان بەدەستێنێ زیاتر سەبرەکات زیاتر وردە زیاتر دووربینە شتەکان لێکەداتەوە بۆ دوا ڕۆژ ئەمجا دەسی پێکات ئەگەر بێت و ئێمە من وەکو ئیستا لێرە لە من بەرەو هەر کەسێک جووی لێم بێت من ئەگە بەدەست من بێ ژنێک ئەکەمە نوێنەری ئاشتی و سەلام و یان هەر شتێکی پێ ئەڵێن و کە پێ ئەڵێن ئەها نوێنەری هەموو عێراق دوو ژن بێت یا با سێ ژن بێت لە جنێ دروستکەین کە بڕۆن سەردانی ئەو شۆنانە بکەن و باوەڕتان بێ سێ ژنێ بکەنە نوێنەر ئەم شەڕاکوژێنێتەوە بەڵام چونکە پیاوەکان زۆر ئەوەن زووتر هەڵەچن و ئەیانێ حەق بە قوت بدەن بەڵام ژن شتێ ترشی هەیە باسی ئەوەش بکەین ژن ئەگەر بێ مافی خۆی وەرگێ هەر وەریەگرێ لە دڵی مێنێ بەڵام بە قوت وەری ناگرێ بە سیاست وەریەگرێت و کۆتایشی پێدەنێ شتێک بێت ئێستا ئاوێکە کا بەم ئاگرەی ئێستا کەوتوتەوە بەڵام هەموو جاوەکو نەقدش لێتانەکرێڵەن ئافرەتان بە هەست و سۆزەوە بڕیارەدەن و عاتیفە بڕیارەدەن عاتیفە و عقل زیاکرێتەوە لە وەزیفە بۆ نمونە من خۆم ئەمە 25 ساڵە وەزیفەم هەیە دائیمەن عاقل ینی عاتیفەم بەجیادانەوە عقلشم بەجیادانەوە هەموو کاتێ بە عقل ئیشەکەین لە وەزیفە عاتیفە لە ماڵەوە بەکاردێنی بەرامبەر مناڵەکانمان بەرامبەر وەزیفە بەکاری بێنی ئەوە مۆزەفەکان دەوامی پێ ناکەڵی گوناحن ئەو کەسی هەر کەسێ دێل بە قانون لەگەڵی ناڕۆی ئەڵی گوناحە ئەو کاتە تۆ فەشەل دێنی بەڵام خوای تەبارە و تەعالەیە ئەمە فەزلی خوایە کە عاتیفە و سۆزی داوە ئەگەر عاتیفە و سۆزی نەدایەتە ژن چۆن مناڵی پێ بەخێوەکرا چۆن نۆمانگ وا بووە ئەگەر خوای تەبارە و تەعالە هەموو شتێکی یعنی بە سەبر بۆ نمونە دنیای هەمووی بە چەند ڕۆژێ دروست کردووە بە یەک ڕۆژ دروستی نەکرد خۆتوانەیە بوو بە یەک ڕۆژ دروستیکە بەڵام کە ژنی دروست کردووە ئەو نۆمانگ مناڵێک لە زگی یابێ و دوایی بتوانێت لە خێن و گۆشتی خۆی بداتێ دوایی لە شیری خۆی بەخێوی بکە پیا و توانای ئەوەی نەبوو بۆنی داوتە سەر پیاوە باشە سروەخان باست لەوە کرد کە ماوەی چەند ساڵێکە تۆ وەزیفەیەک هەیە کە ئەویش بەڕێستان لە پرسراوی بەشی ژنانن لە مەڵبەندی دوی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە وەکو بەشی ژنان لە مەڵبەند چۆن هاوکاری ئەو ژنانەتان کردووە کە ڕۆژانە سەردانی ئێوە دەکەن ئەگەر هەر کەش و گرفتێکیان هەبێ یاخود لەگەڵ هەمەهەنگی لەگەڵ یەکێتی ژنانی کوردستان چۆن هاوکاری ئەوان بوونە لە کار و چالاکیەکانی ئەوان بۆ زیاتر خزمەتکردنی ژنان جاچ لە ڕووی کردنەوەی خول و ورکشۆپ و تەوعیە و کۆمەڵێک بابەتی ترکە پەیوەستن بە ژنانەوە بەڵێ دەست خۆش بێ بە خۆشحاڵیەوە من سدیمەن وەکو خوشکێکی گەورەی خۆمە و لێ پرسراوی یەکێتی ژنان لەخی کەرکووکە ئێمە بە هەمەهەنگی یعنی هەموو شتێ پرزبەیەکەکەین هەموو شتێ پێکەوە بەڵام ئەوان زیاتر دەستیان کراوەیە کە وەکو ڕێکخراو خولەکرێتەوە ئەو کەسانی کە سەردانیمانەکەن ئێمە وەکو سلسلی مراجعەمان هەیە ئێمە وەکو بەشێکین 2000 بۆ لێپرسراوی مەڵبەند 2000 بۆ لێپرسراوی سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین ئەنەرلیە هاوکارێکی زۆر زۆر باشیانەکەن لە هەموو ڕووەکانەوە بەڵام من حەز ناکەم باسی بکەم بچمە تەفاسیلەوە هەر کەسێک کە جوێی لێمانە مانەی باتە سەر خۆی بڵێن کە یارمەتیمانە دەن و 2000ش باسەکرێتەوە کەیس وەرەگرن یەکێتی ژنان بەڵام ئێمە کەیس وەرناگرین کەیسی تونند و تیژیش وەرەگرن محامیان هەیە بەڵام ئێمە ئەومان ئێمە وەکو ڕێخستن ئیشەکەین ئەوان وەکو ڕێکخراو ئیشەکەن بەڵام هەمەهەنگین هەر پێکەوین هەر یەک بەشێکین و یەک کەسێکین کە ئیشەکەین قەت حیساب بۆمان نەکرۆ کە دوو کەسین بەڵام ئیشەکانمان جیاوازە زۆر تەفاهم هەیە لە بینمان بینایەکیان هەیە ئەوان هەر کەسێت تونند و تیژیش بەرامبەریان بکرن منەظەماتمان هەیە تەنسیقمان هەیە لەگە ڕێکخراوەکان ئەتوانین بەڵام یەک کێشەیەکی گەورەمان هەیە لە کەرکووک کە شەڵتەری ژنانمان نییە تا ئێستا هەوڵمان بۆی داوە هەوڵێکی باشمان بۆ داوە بەڵام هەتاکوم ئێستا تقریبەن بیناکەشی لەگەڵ دەستخۆشی لە کاگڕێبوارەکەین کە یارمەتی ڕێکخراوەکانی داوە چونکە هەر ژنێک کە تونند و تیژی بەرامبەری ئەکرێ مەگە لە ماڵ مختارەکە بمێنێتوە لە مرکز شورتەکە یا لە شوێنێکی نازانین چۆن کەس ناتوانێت حیمایی بکە ئەوش مەسئولیاتێکی گەورەیە ئیشەڵای تر تونند و تیژی نامێنێ تەفاهم ڕووی داوە هەستەکەم زۆر کاڵەوە بوو کەم بۆتەوە
ئەو توندوتیژێ نەمێنێت تر ڕەمەزان شابێت تۆزێ بەسە بربین. زۆر باشە سروەخان باست لە کاری خۆتان کرد وەکو ڕێخستن دەزانم کارەکانتان جیاوازە لە ڕێکخراوەکانی ژنانەوە بەڵام هەمانگی و هاوکاری و کۆنتاکت لە نێوانتانە هەیە. ئەگەر ئامارێکتان لابێت توندوتیژەکانی ژنان بەراورد بە ساڵانی ڕابردوو لە ئێستا کەمی کردووە زیاتی کردووە دۆخی ژنان چۆنە لە کەرکک؟ دۆخی ژنان عامەتەن باشە بەڵام لێرە حاڵەتی ڕوویداوە ئێستا ژنانش توندوتیژیەکەم بەرامبەر پیاوان ئەوەش ئێستا تێگەیشتووە کە نابێغەدریلەکە چەند حاڵەتێکمان هەبوو بەڵام ئەو حاڵەتان تەبعاً نهێنیە ناوترێ لە ئیعلامش ژنەکانش پەلەمار پیاویانیا دابوو لیانیان دابوو زۆر بە سەختی برینداریان کردو بۆ ئاگاتان لە خۆتان ئەمجا ژنش بەرامبەری هەتا ئێستا توندوتیژی ئەکرێ بەڵام ئێمە کۆمەڵگاکەمان وایە وی لە باوەڕ ناکەم کەسیچ خێزانی حەسکە توندوتیژی بەرامبەری ڕەگەزەکەی بەرامبەر بکە ئەبێت ڕۆشنبیر بین زیاتر بەڵام بەداخەوە ئێمە لە خێزانە کە خێزانەکە پێک هێنی هەموو پیاوەکان سێر باوچیانەکەن سێر باپیرەیانەکەن سێر دەوروبەریانەکەن شتەکانیان پێعیبە بەڵام ئێستا کاڵۆ بووە باش بووە مامۆستا بڕیار هەمووی لای ژنە یعنی ئەگەر جاران دروستە پیاو توندوتیژ بوو بێ بەرامبەر بە ئافرەتەوە ئێستا بەبێ خێزانەکەت باوەڕکە ناتوانانی سیارەکەت بگۆڕی. ڕێزم بۆ قسەکەت هەیە بەڵام و تەجروبەی ژیان خۆم باسکەم کە من 25 ساڵە بەس لە وەزیفەم بێ لە ئەوەی کە مناڵم بەخێوکر و بە هەموو قۆناغەکانە تا قۆناغی تەرحیل و قۆناغی حزبی بەعز کە هاتوونەتە سەرمان بە هەموو قۆناغێکە لەم کەرکووکە تێپەڕی بێ من یعنی بینیومە بە چاوی خۆم ئەبینم ژن دووربینترە حەز ناکە ماڵەکە زەرەرکە بەڵام پیا و قەراری سەریعە کە قەراری سەریعیدا 2000 زەرەری لێدا بۆ نمونە ژن حەزی بۆ لە ئاڵتونە خۆی ڕاستە وەکو سەحیەن وەکو لە فەڕاعینەکان ماوەست و سەحەتت باشە بێت پێی بەڵام ژن ئەڵێ هەم خەزینە و هەم شتێکی پێڵێ ماڵی ڕەش بۆ ڕۆژی سپی زینە و خەزینە ئەڵێن زینە و خەزینە عارەبەکان وای پێڵێن ئەڵێ هەم ئەیخەمە قەت خۆم و کە ئەها کە ئێمە دەرکەوین کە ئێمە دەوڵەمەندین و هەمش لە کاتی تنگانە بۆ پیاوەکەی فرۆشمەوە بەس باوەڕ ناکەم قەت پیاوێک ئەڵقەیەکی ئاڵتونی کڕبێت و هەڵی گرت بێ بڵێ وڵای بۆ ڕۆژە ڕۆژ هەڵی گرم بەس پیا و حەزەکە ئەها زیاتر خزمەت ماڵ و مناڵی کە مامۆستا یعنی پیاوەش بە نامە بەستمەوە نییە هجوومەکەوا بێ ژن دووربینە و ئەترسێتش دائما لە ڕۆژی سەختە ئەترسێ چونکە تۆ ئەگە پیاوەکەشت پیا و دایم بەردەوامی لە دەرەوە گەژنە وەزیفەی هەبیانەی بێ ئەو سێر مناڵەکانێک کە ئەو پێداویستی ڕۆژانە حەزەکە لە باشترین شێوە بێت بەڵام مەڵێ گەرێمە زەرێکی گەورە بێ بەڕێسەری سیارەکە ئەگۆڕم ئەڵە ڕەنگە سیارەکە گۆڕینی زەرور نەبێ با هەنێ مەبلەغی پارەمان هەبێ لە ماڵەوە 2000 پێداویستی مناڵەکانمانی خاستن ئێستا پێداویستی مناڵی زۆر قورس بووە بە تایبەتی خوێندن. باشە سروەخان ساڵانە کە هەشتی مارزدە ڕێکخراوەکانی بواری ژنان چالاکوانانی بواری ژنان بەشێکی بۆ خۆیان ئەڕژێنە سەر شەقامەکان داوای مافی خۆیان دەکەن داوای ئەوەکەن کە ئیتر توندوتیژی دژ بە ژنان نەکرێ داوای ئەوەکەن ئیتر ژنان لە کاتی کارکردنیاندا زیاتر ئازادیان بدرێتێ هەنێک جار دووچاری توندوتیژی دەبنەوە لە شوێنی کارەکەشیان ژنان نەکتەنها لە لای ماڵەوەیاندا بەڵام ئەبینی ساڵانە ئەم کارە دووبارە دەکرێتەوە بەشێک لە پیاوانیش ئەڕژێنە سەر شەقامەکان کە داوای مافی ژنان بکەن و لەگەڵ ژنان ئەوەکو پاڵ پشتێک بەڵام هەر ئەو پیاوانەشن دوجار جارێکی تر توندوتیژی دژ بە ژنان ئەنجام دەدەن یاخود هەر بابەتێکی تر ئەگەر توندوتیژی جەستەیی بێت دەرونی بێت لە ڕێگەی سوشیال میدیاوە بێت توندوتیژی سیکسی بێت کۆمەڵێک بابەتی تر کۆمەڵێک توندوتیژی هەیە بۆچی ساڵانە پرسیارەکەم ئەوەیە بۆچی ساڵانە کە ئێمە ئەڕژێنە سەر شەقامەکان بەڵام هەر بەردەوامە ئەم کارە ئەم ڕووداوانە ئەگەرچی کەمیش بوو بەڵام بەردەوامی هەیە لە بەشێک لە شوێنەکاندا. من بە دوو خاڵ جوابی بەڕێستە دەمەوە یەکە بشت کە پیاوان پاڵپشتی ژنانەکەن دێنە سەرجادە ئەو لە گەورەی خۆیانە ڕێکدانەوەی ئەوەیە کە پیاوان ئێستا پاڵپشتی ژنانەکەن جاران ئەگەر بێت و ژن مزاحڕی بکردیا پیا و هەر پێ ئەی ببڕاتە ئەو گەڕەکە و شوێنە بەڵام ئێستا دووەم خاڵ ئەوەیە تۆڵی بۆچی پیاوان توندوتیژی بەردەوامە بەرامبەرشتان ئێمە لە کۆمەلگایەکین خاتونجیان ئەگەر باری دەرونیمان هەمومان عقدەی نەفسیمان هەیە یا پێی ئەڵێ گرەی دەرونی بۆ لەو شارانەی کە زۆر کەستر عقدەی نەفسی هەیە شاری وڵاتی عێراقا فەڵەستینە لەگەڵ ئەفغانستانە وەکو ئەو بەحثەی بن کردومەوە لەسەری زۆر ئەخێنمەوە لەبەری ئەوەی ئێمە بەردەوامی لە جەنگین لە حربین لە ساڵی هەشتاوە هەتا ئێستا
ئەو کەسانی کە موالیدی ساڵی هەشتا بوون هەمووی گەورە بوون و بوونە نەنک و باپیرە هەتا ئێستا هەر شەڕە هەر کەسێک لە زروفی جەنگا بژێ عقدەی نەفسی بۆ تووشە بێت هەموو کاتێنە ئارامە بێت مستعدش نین بڕێن خۆمان عیلاجکەین بە هیچ نوعێ مستعد نین بڵێ من نەخۆشیێکی نەفسیم هەیە هەروەکو نەخۆشیێکی تر یا من دەروونم ئارام نییە یا من با بڕۆم لەگەڵ معالجێکی نەفسی دوو نوعمان هەیە ئیرشادمان هەیە ئیرشاد کەسی تەندروست لەگەڵی دانیشێت بەڵام معالجی نەفسی کەسی نەخۆش لەگەڵی دانیشێت ئێمە مستعد نین نەبڕێ نیشاندەری ڕشادەکەدا بنشین نەم مستعدین لەگەڵ ینی دکتۆرەکەدا بنشین ئەو عقدەیە کە گرێچۆرە بوو لای پیاوەکە لەوەیە دی بێتی باوکی غەدری لە دایکی کردو هەر لە دڵی ماوە ئێستا حەقی یعنی چۆن بڵێ ئینتیقامی باوکی کە لە دایکی لە خێزانەکەی کات یا لە مۆزەفێ لە بەردەسێکات یا لە کەسێکە کات بەڵام ئێمە هێشتا نەگەیشتنێتە ئەو مەرحەلە گەیشتنەوە مەرحەلەی کە ژن دەرچێتە دەرەوە ئازاد بێت و ئیشکە لە پۆستی حکومی و لە پۆستی حزبی و سیارە لێ بخڕێ جاران ئەگە ژنێ ساری لێ بخڕەیە لە هەشتاکان ڕەنگە هەموو خەڵکەکە سێری کرا بەڵام ئێستا سەر شەقامەکان زیاتر ئەوەندی سیارە بەدەست ژنەوەیە بەڵام ئێمە بە بەردەوامی کۆڵ نادەین بە بەردەوامی هەوڵە دەین کە ئەو دەرونیان تەندروست بێ عقدەی نەفسیەکانیان باش بێت و خەڵکەکەش خۆی وردە کە پێشکەوت سێری وڵاتەکانی تری کرد کە پێشکەوتونە ئەوش بە بەردەوامی هەوڵی پێشکەوتنی خۆیدات کە بینی ئەو عقدە نەفسیانی ئەو دەرونی پاکە بوو بەرامبەرژن ئەو کاتە ئیلا بۆ پیاوێک ئەواکات بەرامبەرژنێ غير انتقامي لێکە یانش عقدەیەکی نەفسی هەیە یان کێشەیەکی هەیە بەرامبەری زار وایە شتەکە کۆ بێتەوە لەسەر شتێکی بەسیط سێرەکی قەزەیەکی زۆر گەورە دروست بووە هۆ قەزیە و دەقەیە دروست نەبووە ئەو خڕەوە بووە ئەوەیە مۆزوعەکە زۆر باشە سروەخان ئێمە لە کۆتایی نزیکە بینەوە ئەگەر بەڕێزت هەر پەیامێکت ما بێت لەسەر هەشتی مارس لەسەر مافەکانی ئافرەتان هیچ داوایە کتە بێت بۆ ئەو ژنە و خاتونانەی کە بەشێکیان لە ئەرک و وەزیفەدان بەشێکیان چالاکوانی مەدەنین و بەشێکیان لە نێو ماڵ و خانەوادەی خۆیان خزمەت بە مناڵ و مێردی خۆیان دەکەن لەم ڕۆژەدا هەر پەیامێکتەیە هەر شتێکتەیە فەرموو جارێتر پیرۆزبایەکەم دووبارە بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە ئەم ژنانە هەر بەهێز بوون و نەڕوخاو نەڕوخێن لێرەشۆ داوایان لێکەم قبول نەکات هیچ ژنێ جینۆساید بکرێ مافی خۆی وەربگرێ بەڵام ڕەچاوی مافی بەرامبەرش ینی نسبەکە کەمیان زۆرە نسبەکە کەم نییە بۆ نمونە شوکردنی قاسڕ کە زۆر بە مناڵی ئەیان دەنەش و ئەوە جینۆسایدێکە هەموو ژیانی ئەو کەسەتێکەدا ئەو پێوترێت جینۆسای ئەبێ ینی مافی خۆی بزانێ 2000 لە مەکتەبدا ببڕ لە قوتابخانە و لە دراسەتدا ببڕێ نازانێ مافەکانی چییە داوای لێکم نێڵن جینۆساید بکرێن و مافی خۆیان وەرگن بە هەمان شێوە لە هەمان کاتە مافی بەرامبەرش بپارێزن ئەگە هەر کەسێک و هەر ژنێک و هەر پیاوە حەدی خۆی زانی ئێمە مرکز شڕتەکان و مستەشفاکانش هیچ حاڵەتێک وەرناگرێت لەبەر ئەوەی تو هە لە لای خۆت حەلی ئەەکەیت لای خۆت ساری سەری ئەەکەیت و لێرەشەوە داوایان لێکم ئەگە هەر کەسێک ئەزانێ عقدەیەکی نەفسی هەیە دەرونی تەندروست نییە بە عیلاجی خۆی بکات شەرت نییە لە شوێنێکی نەفسی ئێستا موبایل هەیە و ئەم ینی لە ئەنتەرنێت هەیە ئەتوانێ خەتواتەکان وردە عیلاجی نەفسی بۆ خۆی بکات جارێکی تر هەشتی مارس و ڕۆژی ژنان هەمووتان پیرۆز ئامادەبوون بەڕێزم جارێکتر هەشتی مارس لە خۆم لە دایکم لە تاوی ژنان و لە سەرجەم ژنانی دەستگای میدیایی کەرکووک و لە تاوی ئەو ژنانەی کە شانبەشانی پیاوان کار دەکەن و تاوی ئەو ژنانش کە لە نێو ماڵەکاندان پیرۆز بێت تاوی برگەکانی ئەمڕۆی ڕۆژانی ڕەمەزانمان پێشکەشکردن هەمیشە تەندروست باش و دڵخۆش بن خواتان لەگەڵ دووبارە پیرۆزە لە تەواوی ژنان لە کوردستان و عێراق و هەموو جیان بە وتەیەکی ئۆپراش کۆتایی بە بەرنامەی ڕۆژانەی ڕەمەزان دێنین دەڵێ وەکو مەبەستی بۆ ئافرەتە زیاتر وەکو شارژن بژێ لە بەرەوەی شارژن لە شکست ناترسێ شکست هەنگاوی یەکەمە بەرەو مەزنایەتی